گەلی کورد ئەم مێزە بێ ناوەوەندی کوردی ئێستا کورد زۆر چۆتە پێشەوە من چەند جیاواز بێ نابێ ئامانجەکانمان جیاواز بێ نابێ بێتەمایزیان گەیاندن بە یەکتری سواز بخوا ئێستا لەگەڵ وبارە سەختی لە دنیای گوزەرێ دۆخی کورد بە گشتی باشە لەوانەیە سیاسیەکان وای نەبوون چکە سیاسیەکان ئەگەر خۆیان لەناو پێگەی دەسەڵاتانە بن ئەمە بەسەرکەوتن نابێن من بەڵام بەسەرکەوتن نیە بۆ ڕانکاریکی گەورە هەیە گرنگ ئەوەیە کورد خۆی ئێستا بێ خیتاب وتاری یەکخا ئامانجەکانی یەکخا کارەکانی یەکخا و تێبگایەوەی 100 ساڵ لەمەوە پێش ئەوەی لێکراوە چییە چکە تا ئێستا هێزە سیاسیەکانی کوردستان تێناگرن ئەوەی کە پەیمانی ئاشتیگەوەی ناومان ناو پەیمانی دۆزان لەسەر سەری ئێمە دروستکراوە ئەوەی ئەیبینن لە خۆراوای ئەمە دەسەڵاتی خۆسەرمان لە باشوور حکومەتی هێرێمی کوردستانمان جا